لەسەر بەرزایەکان بووین کە هەواڵمان پێدرا کە لەناو هەڵەبجەدا کارەساتێکی مرۆیی ڕوویداوە. ئێمەش بەبێ وەستان جوڵای و هاتینە ناو هەڵەبجەوە. ئێمە بەهۆی تراژیدی بوونی وێنەکان و دیمەنەکانەوە نەمان نتوانی وێنە بگرین و کارەکانمان ئەنجام بدەین. وە زۆر ئازار بەخش بوون و ئێمە بە شێوەیەک بیرمانە کردەوە کە ئەو منداڵانی کە کەوتون لە کۆڵانەکان وەکو مناڵی خۆمان ئاهاتە بەرچاومان. چونکە منە و کاتە دووسێ مناڵی تەمەەن 6-7 ساڵانم هەبوو. بیزەبت وام هەستە کردکەوە ئەم ڕووداوانە بەسەر مناڵەکانی خۆمدادێن. لەوێدا بە ئەرکی سەرشانی خۆمانمان نەزانی ئەرکێکی مرۆڤایەتی کە ئەو دیمەنانە تۆمار بکەین. چەند جار کامێرەکانمان داناوەتە زەوی تا مناڵەکان لە باوکیان یا دایکیان کە چەسپا بوون بە دایکیان یا باوکیان و جیاکەینەوە لە یەکتری. چونکە ئەوان نەمردبوون یا بە شەهید نەبوو بوون لە دایک و باوکیانمان جیا دەکردنەوە. و زۆر خۆشحاڵین کە ئێستا پێشانگاکان ئەبینین و ئەو مناڵانی کە ئێمە ڕزگارمان کردبوون ئێستا تەمەنیان بۆ بە 30 ساڵ. زۆربەی ئەو کەسانی کە ئێمە ڕزگارمان کردوون وێنەکانی خۆیانیان بینیوە کە ئەم بەڕاستی ئەم ساتانە بۆ ئێمە شایانی لەبیرکردن نییە. من دڵنیام لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ستەم لێکراوی ئەم وێنانە ئەو کەسانی کە ستەمیان لێکراوە بە هەموو دنیا خۆیان پیشان دەدەن. هەروەها کاردانەوەیان نەبێت چونکە ئەم وێنانە لە نەتەوەیە گرتوەکان پیشان دراون و لەو شوێنە گرنگانی کە لە دنیادا هەن پیشان دراون. بەبێ ئەوەی کە بەبێ ئیرادەی خۆم بەبێ ئەوەی کە دەستی خۆمی تیابێ لە پشتی کامێرەکەمەوە فرمێس دەهاتە خوارە و فرمێسکم دەڕێژە. چونکە بەڕاستی لە ستەم لێکراوی ئەو منداڵانەدا چونکە بە حکمیەوەی کە خۆم مناڵم هەبوو بەڕاستی زۆر کاریگەری لەسرم دانابوو. مناڵێک کە بەسەر پشتی باوکیوێتی، مناڵێکە لە باوەشی دایکایەتی، مناڵێک لە پاڵ باوکایەتی، ئەوە زۆر کاریگەری لەسەر من دانابوو. خستوێتە سەبەتەیەکەوە مەسەرەن بە پشت هەڵی گرتووە و بچەنەها کیلۆمەتری بڕیوە بەناو بەرد و بەناو شاخ و داخدا کە خۆیان ڕزگار بکەن. ئەمانە منیان خستە ژێر کاریگەریەکی زۆر قوڵەوە کە بە درێژایی مێژوو شتی وام نەبینیوە. ئێسەش پاش 30 و ئەوەندە ساڵ کە ئەم ڕووداوە ڕوویداوە و ئازانم ئەم ساتەیە کە ئەو بەسەر هات و فاجعەیە ڕوویداوە. لەوانەیە ئەگەر تۆزێک ئەم دەوروبەرە چۆڵ بێت دووبارە دەستکەمەوە بە گریان و دووبارە بگریم چونکە ناتوانم خۆم ڕاگرم ئەو ساتانە مەکەوێتەوە بەرچاو. من لەگەڵ وێنەکانمدا دەژیم، زۆریشیانم خۆشەوێت، زۆریش ڕێزیان لێ دەگرم. بۆچی؟ چونکە ئەمانە هەمویان مێژوون، چونکە ئەمانە کارێکە کە ئەنجام دراوە کە بەڕاستی ئەمە ڕووداوێکە تۆمار کراوە کە من شانازیان پێوە یەکەم چونکە ئەمانە جینایەتیان پیشانی هەموو دنیا داوە.